سڵاتان لێ بێتووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. راپۆرتێک لەسەر شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران، درێژێ سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شاری سنە، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە ورمێ و شنۆ، هێرشی ئاسمانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ناوچەکانی پاراستنی مێدیا، گیانباختکردنی هاوژینی بەندکراوێکی سیاسی زیندانی ئێڤین لە هێرشی ئیسرائیل، ڕەفاندنی 4 شارۆمەندی دیکە لە تاران، قشم و شیراز و گیانلەدەستانی 22 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. راپۆرتێک لەسەر 12 ڕۆژ شەڕی ئێران و ئیسرائیل. ماڵپەڕی هێرانە پاش ڕاگەیاندنی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران، راپۆرتێکی لەسەر زیانەکانی 12 ڕۆژ شەڕی نێوان ئەو دوو وڵاتە ئاشکرا کرد. بە پێی ئەو راپۆرتە 26 پارێزگای ئێران لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بەچڕی بورزمان کراوە و لە ئاکامی ئەو هێرشانەدا 1054 کەس گیانیان لەدەستەوە و 4476 کەس بریندار بوون. هەروەها 823 کەس بە تۆمەتی ئەمنیەتی دەست بەسەر و دەست بەسەر 10,000 درۆنی بۆمب ڕێژکراو داگیراوە. لە 12هەمین ڕۆژدا بەهۆی بورزمانی ناوچەیەکی نیشتەجێبوون لە ئاستانەی ئەشرەفیە 90 کەس گیانیان لەدەستاوە کە زۆربەیان ژن و منداڵ بوون. لە نێو کوژراوەکان 49 کەس ژن، 13 کەس منداڵ و 971 کەس لە نەخۆشخانە بەستەری کراون. درێژێ سەپاندنی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شاری سنە. بەپێی هەواڵی گەیشتوو، هێزە ئەمنیەتیەکانی شاری سنە گەماروی سەر ئەو شارەیان پاش ڕاگەیاندنی ئاگربەست لا نەبردووە و هێشتا کەشوهەوای ئەمنیەتی بەسەر ئەو شارەدا زاڵە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی بەسیج و سوپای پاسەران بازگەی پشکنینیان لە نێو شاری سنەدا داناوە و وێڕای پشکنینی ئۆتۆمۆبیلی هاوڵاتیان مۆبایلەکانیان بازرسی دەکەن. هەروەها ئیدارەی ئیتلاعات لە ڕێگەی کورتەنامەوە هەڕەشە لە شارەکانی کرێکاری، مەدەنی و سنفی ئەکات و بنەماڵی دادخوازانی شۆڕشی ژینای خستووەتە ژێرگوشار و چاودێریەوە. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە ورمێ و شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بەناوەکانی کوڕۆژ حاتەمی و سولەیمان قادر گەڵوان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ورمێ و شنۆ دەستبەسەر کراون. بە پێی زانیاریەکان، هێزەکانی ئیتلاعاتی سوپای شنۆ بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر ماڵی سولەیمان قادر گەڵوان، برای عەبدولسەلام قادر گەڵوان لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینا و ئەو شارۆمەندەیان دەست بەسەر کردووە. لە لایەکی دیکەوە چالاکێکی مەدەنی خەڵکی ورمێ بە ناوی کوڕۆژ حاتەمی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ورمێ دەست بەسەر و دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکانی زاگیراوە. هێرشی ئاسمانی دەوڵەتی فاشیستی تورکیا بۆ سەر ناوچەکانی پاراستنی مێدیا. ماوەی چەند ڕۆژە فڕۆکەکانی ئەرتەشی تورکیای فاشیست باکووری هەرێمی کوردستان بە چڕی بورزمان دەکەن و زیانێکی زۆریان بە گوندنشینان گەیاندووە. بە پێی زانیاریەکان، فڕۆکەکانی تورکیا گوندەکانی بەڵاڤە، گەوهەرزێ، سەرگەڵێ، بەرچی، مەهدی، گەڵەکە، دێرەش، گەڤەنەمژێ، گەرگاش، مەژێ و سپێنداریان بە چڕی بورزمان کردووە. لە ئەنجامی ئەو هێرشانەدا دارستانەکان ئاگریان گرتووە و زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشتووە. گیانبەختکردنی هاوژینی بەندکراوێکی سیاسی زیندانی ئەڤین لە هێرشی ئیسرائیل. لە هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین، مهرانگیز هۆنەرمەندی نیگارکێش و هاوژینی ڕەزا خەندان مەهابادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین گیانی بەخت کردووە. بە پێی زانیاریەکان، کاتی هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین، مهرانگیز بەوەمبەستی چاوپێکەوتن لەگەڵ هاوژینەکەی سەردانی زیندانی کردووە، بەڵام بەهۆی هێرشە موشەکەکەی ئیسرائیل گیانی بەخت کردووە. ڕەزا خەندان مەهابادی لە پەیامێکدا ڕایگەیاندووە مهرانگیز خۆشی ژیانی منداڵەکانم بوو، بەڵام شەڕی نێوان دوو دەوڵەتی کۆنەپەرست و شەڕخوازی ئێران و ئیسرائیل ئەو خۆشیەی لە خۆم و منداڵەکانم سەند.
لەم وڵاتەدا ناحەزان مهرەنگیزانی زۆر و جوانی و خۆشی زۆریان کوشت تا دەسەڵاتەکەیان پایدار بمێنێت. ڕەفاندنی 4 شارۆمەندی دیکە لە تاران، قشم و شیراز. ڕۆژی سێشەممە 3 پوشپەڕ 4 شارۆمەندی خەڵکی شارەکانی تاران، قشم و شیراز بەناوەکانی دانیال مقەدەم، سەجاد سادقی، ئارمان نیگئاین و ئیمان ڕەحمەتپەنا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بە پێزانیاریەکان هێزەکانی وەزارەتی ئیسلاحاتی ڕژیم لە شاری تاران هێرشیان کردووەتە سەر ماڵی 2 هاوڵاتی بەناوەکانی سەجاد سادقی بێژەری ڕادوێ و توێژەری پەیوەندیە نێودەوڵەتیەکان و دانیال مقەدەم هونەرمەندی گۆرانیبێژی دژبەری نظام و وێڕای تێکدانی کەلوپەلەکانیان ئەو 2 شارۆمەندەیان دەست بەسەر کردووە. لە شاری شیراز 2 شارۆمەندی بەهایی بەناوەکانی ئارمان نیگاین و ئیمان ڕەحمەتپەنا لە هێرشی هێزانامەتیەکان بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بانکێشتی 9 چالاکی سنفی فەرهەنگیانی کرمان بۆ دادگای انقلاب. لە درێژەی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی 9 چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای کرمان بۆ جارێکی دیکە لەلایەن دادگای انقلابی ڕژێمەوە بانکێش کراون. بەپێی راپۆرتەکان 9 معلمی خەڵکی پارێزگای کرمان بەناوەکانی مەجید نادری، محەممەد ڕەزا بێهزادپور، حسێن ڕەشیدی، محەممەد مستەعەلیزادە، شەهناز ڕەزایی، زەهرا عەزیزی، میترا نیکپور، فاتمە یەزدانی و لەیلا ئەفشار بە تۆمەتەکانی بێڕێزی بە ڕێبەری و خومەینی، تەبلیغ دژی نیزام و تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگە پێکێنانی گروپی نایاسایی بۆ دادگای انقلاب بانکێش کراون. ئەو 9 معلیمە ئازادیخوازە ئەبێ ڕۆژی 29 پوشبەر خۆیان بۆ ناوەندە قەزاییە بناسێنن. هەڵپەساردنی هاوکاریەکانی ئێران لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەیە تۆمەی. سەلیمی ئەندامی لێژنەی سەرۆکایەتی مەجلیسی ڕژیم ڕایگەیاند گەڵاڵەی هەڵپەساردنی هاوکاریەکانی ئێران لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەیە تۆمی لەلایەن وێنەرانی مەجلیسەوە بە زۆرینەی دەنگ پەسەند کراوە. بە پێو گەڵاڵەیە مامورانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بەبێ ڕەزامەندی شۆڕای ئەمنیەتی کۆماری ئیسلامی ناتوانن سەردانی ئێران و سایتە ئەتۆمیەکان بکەن. تاکو ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ئەمنیەت و ئاشتی خوازبوونی پرۆژەی ئەتۆمی کۆماری ئیسلامی تەزمین و پشتڕاست نەکاتەوە، شۆڕای ئەمنیەت لەسەر هاتنیان بۆ ئێران ڕەزامەندی نیشان نادات. هەڕەشەی دووبارەی ترامپ لە کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتی ڕۆیتەرز، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە وەڵامی پرسیارێک سەبارەت بە کارزانەوەی ئەمریکا بەرامبەر بە ئەگەری دەستپێکردنەوەی بەرنامەی پیساندنی ئۆرانیۆمی کۆماری ئیسلامی با لێبڕاوانە وتی بە دڵنیاییەوە دووبارە هێرش دەکەینە سەریان. ئەم لێدوانەی ترامپ دوای هێرشە ئاسمانیەکەی ئەمریکا بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ڕژیم لە فۆردۆ، نەتەنز و ئیسفەهان هاتووە چاراوە. بە وتەی کاربەدەستانی ئەمریکا بەرنامەی ئەتۆمی ڕژیم بەهۆی هێرشەکەی ئەمریکاوە بە تەواوەتی لاواز بووە. ترامپ کە پێشتر لە لووتکەی ناتۆ ڕاگەیاندبوو کە کۆماری ئیسلامی لە ئێستادا توانایی پەرەپێدانی ئۆرانیۆم یان دروستکردنی چەکی ئەتۆمی نییە، ئەم جارە هۆشداریدا کە هەر هەوڵێکی ڕژیم بۆ کاراکردنەوەی پڕۆژەی ئەتۆمی لەگەڵ وەڵامێکی لێبڕاوانەی سەربازی بەرەوڕوو دەبێتەوە. نهێنیەکانی ڕێکەوتن لەسەر ئاگربەستی ئێران و ئیسرائیل. بە وتەی دیپلۆماتکارێکی فەڕەنسەوی، دەوڵەتی فەرەنسا چەند سەعات پێش ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل مەرجەکانی ئەو ئاگربەستە پێشنیارکراوەی ئەمریکای بە کۆماری ئیسلامی ڕاگەیاندووە. بەپێی راپۆرتی ئالعەرەبیە، مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا بەیانی دووشەمە لەگەڵ ژان نۆئێل بارۆ هاوتا فەڕەنساویەکەی گفتوگۆی کردووە تاکو خواستی ئەمریکا بۆ ئاگربەست بە مەرجیە وڵاتە و ئیسرائیل بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕابگەێنێت. بارۆ داخوازیەکەی ئەمریکا و ئیسرائیلی بە عەباس ئەراغچی ڕاگەیاندووە و وردەکاریەکانی گفتوگۆی نێوان ئیسرائیل و ئەمریکای بە وەزیری دەرەوەی ئێران ڕاگەیاندووە. عەباس ئەراغچیش بە ناوبژێوی قەتەر مەرجەکانی قبوڵ کردووە بە شەرتێک کە دانوستانەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ 3 وڵاتی بەریتانیا،
ئەڵمانی و فەڕەنسا بە دوای ڕاگەیاندنی ئاگربەست دەست پێ بکاتەوە. دووە هەواڵ گیانلەدەستانی 22 فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی چوارشەممە چواری پوشبار و ئارتەشی ئیسرائیل هێرشێکی قورسی کردە سەر کەرتی غەزە و بۆ هۆیەوە 22 کەس گیانیان لەدەستە و بەدەیان کەسیش بریندار بوون. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە 8 سەربازی ئیسرائیل لە هێرشی چەکدارانی حەماسدا کوژراون و ئارتەشی ئیسرائیل لە وەڵامی ئەو هێرشانەدا کەرتی غەزەی بە چڕی بردومان کردووە. لە ئەنجامی ئەو بردومانەدا 22 فەلەستینی گیانیان لەدەستەوە و بەدەیان کەسیش بریندار بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.